39 ساڵ بەسەر تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا تێدەپەڕێت کە بە ڕەخنەگرتن لە سەرکردایەتی پێشووتری بزوتنەوەی کوردایەتی هاتە مەیدان و مۆدێلێکی نوێی لە حیزبایەتی لە کوردستاندا هێنایە ئارەوە. ئێستاژنەوەی سێمی یەکێتی لە چاوەڕوانی ئەوەدایە کە پێشڕەوی قۆناغی داهاتووی حیزبەکەی بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەک چۆن لە سەرەتای دامەزراندن و لە سەردەمی خەباتی شاخدا چەندین هێڵی فکری و سیاسی لە خۆگرت بوو. لە سەردەمی دوای ڕاپەڕینیش ئەم هێڵ و سیاسەتە جیاوازانە بە شێوەی جۆرا و جۆر لەناو ئەم حیزبەدا کاری کردووە و زۆر جار لەلایەن خودی گەورە بەرپرسانی ئەو حیزبەوە بە تەکەتولی نەخوازرا و باسکراوە کە کاری کردوتە سەر ئەدای سیاسی ئەو حیزبە و دوجار بە جیابوونەوەی باڵی ڕیفۆرم کۆتایی هات کە بزوتنەوەی گۆڕانی لێ دروست بوو بە سەرکردایەتی ناوشیروان مستەفای جێگری پێشووی سکرتێری گشتی یەکێتی. ئەگەرچی جابوونەوەی ئەو باڵە لە یەکێتی توانی بۆ ماوەیەکی کورت کاریگەری خۆی بەسەر جەستەی یەکێتیەوە بەجێ بێڵێت، بەڵام هەرزوو یەکێتەکان کەوتنە خۆیان و توانیان لە هەڵبژاردننی 30 نیسانی مانگی ڕابردوو سەرکەوتن بۆ خۆیان تۆمار بکەنەوە و وەک هێزێکی کاریگەر تەحەدای ئەو هەموو گەلە کۆمەچیە بکەن کە یەکێتەکان بۆ سەر حیزبەکەیان باسییان لێوە دەکرد. زۆربەی کادیر و ئەندامانی یەکێتی سەرکەوتنی ئەم دواییە یەکێتی و هەستانەوەی حیزبەکەیان بە هاتنە مەیدانی جیلێکی نوێ لەو حیزبەدا دەبەستنەوە کە بەنەوەی سێمی یەکێتی وەسفی دەکەن و ڕۆڵی بەرچاویان لە هەڵبژاردنەکەی 30 نیساندا هەبوو کە بەڕای زۆربەی چاودێرانی سیاسی یەکێتی هەستانەوە. ئەو جیلەش چاوەڕوانی نوێبوونەوە و گۆڕانکاری لە یەکێتی دەکات بە وردی چاوی بڕیوەتە سیاسەتەکانی ئەو حیزبە و بە ڕەخنەگرێکی بنیادنەریش دێتە بەرچاو. لەو بارەیەوە مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی ئەو حیزبە لە وتارەکانی هەفتەی ڕابردوویدا لە ناوچە جیاجەکانی کوردستان ڕایگەیاند. ئێستا یەکێتی گەیشتۆتە نەوەی سێهەمی. دەستەی دامەزرێنەر و هەموو ئەوانەی لێپرسراوێتی بەرپابوونی شۆڕشی نوێیان هەبوو نەوەی یەکەم بوون. لە ڕاپەڕینیش بەدواوە کە ئۆتۆنۆمیمان بەجێهێشت بەرەو فیدراڵ و بەرەو دامەزراندنی حکوومەتی کوردستان و پارلەمانی کوردستان ئەرکەکان وردە وردە ڕوبەڕووینەوەی دووەمی یەکێتی دەبوونەوە و ئەم نەوەیەش کەنەوەی سەردەمی گیانگیریە، نەوەی گۆڕانکاریەکانە، نەوەی سێهەمی یەکێتیە کە دەبێت ئەم نەوەیە لە ناو ئەم ئاڵوگۆڕەدا لەگەڵ ئاڵوگۆڕەکانی جیهاندا خۆی بگونجێنێت و دەبێت پێداگری لەسەر دەستوری هەمیشەیی لەسەر سۆسیال، لەسەر گۆڕینی سیستەمی تەندروستی و دڵنیایی تەندروستی، پەروەردەی هاوچەرخ و عەدالەتی کۆمەڵایەتی بکات. ئەگەرچی ململانینەوەکان کردەیەکی مێژوویە و هەمیشەش ئەو ململانەیە لە کایەکانی ژیاندا بوونی هەیە، بەڵام ململانەیەکی سادەژ نییە. گەنجانی یەکێتیش پێیان وایە هەرچەندە یەکێتی لە ناو هێزە سیاسەکانی کوردستاندا زۆرترین بواری بە گەنجان داوە، هیوادارن لە کۆنگرەی داهاتووی حیزبەکەیاندا کە بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ ببەسرێت یەکێتی فۆرمات ببێتەوە و دەموچاو و مەبادیئەکان ئاڵوگۆڕیان بەسەردا بێت. لەو بارەیەوە بەختیار شاویز ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی بە کورسات نیوزی ڕاگەیاند. یەکێتی بە بەراورد بە هەموو حیزب و هێزە سیاسەکانی کوردستان و عێراق زیاتر مەسافەی هێشتۆتەوە بۆنەوەی گەنج کە پەرە بەتوانەکانیان بدەن و وتیشی گەنجان لە قۆناغە جیاجەکاندا داینەمۆی ئەو حیزبە بوون و پێویستە پەرە بەتوانەکانیان بدەن و تاکیدی لەوەش کردەوە کە پرۆگرامی یەکێتی پەیوەندی زۆری بە ئۆرگانی گەنجانەوە هەیە. بەختیار شاویز ڕوونیشی کردەوە کە لە کۆنگرەی ڕابردووی یەکێتی ژمارەیەکی زۆر لە گەنج چوونەتە سەرکردایەتی و چاوەڕوانیش دەکرێت لە کۆنگرەی ئایندەدا دەموچاوەکان گۆڕانکاریان بەسەردا بێت و وتی پێویستە توانای گەنجان لەگەڵ خیبرە و لێزانینی پێشوودا تێکەڵ بکرێت. دوای 39 ساڵ تێپەڕبوون بەسەر مێژووی یەکێتی نیشتیمانیدا کە لەلای یەکێتیەکان مێژوویەکی پرسەروەریە، ئەو حیزبە لە بەردەم چەندین تەحەدای گەورەدایە کە یەکێک لەو تەحەدایانە ئەوەیە نەوەی یەکەمی یەکێتی ئاڵای یەکێتی تەسلیم بەنەوەی سێم دەکات و خۆی نوێ دەکاتەوە. ڕەنگە وەڵامی ئەم پرسیارەش تا کۆنگرەی داهاتووی ئەو حیزبە بەکراوەیی بمێنێتەوە و قسە و باسی زۆرتری لەبارەوە بکرێت.